سڵای خواتان لێ بە خۆشەویستان. دکتۆرە فاتیمە ئەکرەم محەممەد، پزیشکی شارەزا لە بواری نەخۆشیەکانی پێست و جوانکاری. دکتۆرە، پێش بگەڕینەوە چەند ساڵێک پێش ئێستا خەڵک بە مەبەستی نەخۆشیەکانی پێست زۆرترینیان نەخۆشیی باو بێزارکەر سەردانی دکتۆرەکانی پێستیان دەکرد. ئەگە بین بەراورد بکەین لەگەڵ ئەو سەردەمە و لەگەڵ ئەو چەند ساڵی کە زانست لە پێشکەوتن ئامێرەکان لە پێشکەوتندا خواستی خەڵک لە بۆ بابەتی جوانکاری زۆر زیاترە، بە ڕێژەشی زۆر زیاترە لە سنتەرەکان و لە لای دکتۆری پێست دەبینین بە بەراورد بۆی کە لە کاتێککە نەخۆشی پێست هەیە بۆ منە لە کاتێک کە هۆکارێک هەیە لە بۆ بۆی کە سەردانی دکتۆر بکاتن. دەمانێت ئەو ڕوون بکەینەوە زۆربوونی ئەو ڕێژە زۆرە ئەو خواستە زۆرەی خەڵک لەسەر بابەتەکانی جوانکاری کە چەند لقێکی لێ دەبێتەوە. باز بکەین ئایا لە هۆکارەکەی چییە؟ هۆکارێکی بەس دووبارەکردنەوە و لاساییکردنەوەی خەڵکە لە نێوان خەڵکە، یانیش بە بەرەو پێشچوونی زانستەکە و بە بەرەم هاتن و بە پەیدابوونی ئامێری سەرکەوتوو ئامێری پێشکەوتوو نوێ هۆکارەکە لەوەی کە وەکو هاندانەکە لە بۆ خەڵک. بەڵێ سەرتا بخێراتنی کەناڵەکەتان دەکەم خێربێن سەرچاو. ئەمن دکتۆرە فاتمە پزیشکی شارەزا لە بواری پێست و جوانکاری. وەکو باست کرد ئەو ساڵانی ڕابردوودا خواستی خەڵک لەسەر کاری جوانکاری زۆر بووە. ئەویش بخۆی جوانکاری دووش دەگرتەوە دکتۆر، ڕێککاری و جوانکاریە واتە بە ناوی چارەسەریش دێن بە ناوی جوانکاریش دێن. طبعاً ئەوە یەکەم شت لەبەر پێشکەوتنی زانستە، با بڵێن نەخۆشەکە ئاسەواری سوتانی هەیە ئاسەواری برینی هەیە، دەزانی ئامێری باشەیە لەبەر پێشکەوتنی زانستەکە دەوێت چارەسەری خۆی بکە. بەشێکیشی بەڵێ دەگەڕێتەوە لە بۆ لاساییکردنەوە، وەکو لە هەموو دنیادا ئەو پێشکەوتنە هەیە لە ڕووی ئامێرەوە لە ڕووی زانست جوانکاریەوە، کوردستانیش بێبەش نەبووە لێی. دەتوانم جوانکاری بکەمە دوو بەش، نەشتەرگەری و بێنەشتەرگەری. نەشتەرگەریەکە دەکەوتە پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری و علاقەی پەیوەندی بەواندا ئەوە لەلایەن نەشتەرگەریەوە دەکرێت، یا نەشتەرگەری خۆجەیی یا نەشتەرگەری سەرکردنی ئاماکە لە مستەشفا دەکرێت. ئەوش تەمان زۆر خواستی لەسەر وەکو نەشتەرگەری جوانکاری لوتە، پێڵووی چاوە، دانانەوەی چەوریە، پەیکەرتاشی لەشە، خواستێکی زۆری لەسرە لە کوردستان. ئەوەی کە زیاتر پەیوەندی بە پسپۆڕێتەکەی من هەیە ئەو جوانکاریانەیە کە لە ڕێگەیەکی نەشتەرگەریەوە ناکرێ، بەڵکو لە ڕێگەی دەرزیەکانەوە یاخود ئامێرەکانەوە دەکرێت. لە بۆ تێگەیشتنی بینەران حەز دەکەم بیکەمە دوو بەش، ئەو بەشەی کە وەکو دەرزیەکان دەیکەمە 4 خاڵ وەکو بۆتۆکس، فیلەر، میزۆتێراپی، پلازما. بەشەکەی تریشی بەشی ئامێرە. ئەنجا ئەگەر بین یەک تعریفیان بکەین، مەسەلەن با بڵێن بۆتۆکس چییە؟ بەڵێ خەڵکەش زۆر دەپرسیکەوە بۆتۆکس چییە، بۆتۆکس و فیلەر لێک جیان ناکاتەوە. دێ مەسەلەن بە ناوی دەڵێ بۆتۆکسم لۆ بکە کە چیاتێ لە بۆ پڕکردنەوەی دەموچاو. بۆتۆکس بەخۆی چیە؟ مادەیەکی پرۆتینیە یاخود دەتوان بڵێم ژەهرێکی پرۆتینی بێزیانە لە بەکتریایەکەوە دروست دەکرێت بە ناوی کلۆستریدیەم بۆتولینە. ئەو شوێنانە چێنە لە دەموچاو بەکاردێن، طبعاً بە زۆری لە بۆ خەتی نەوچەوان دێن یاخود خەتی مۆرە بەرزکردنەوەی برۆ دەوروبەری چاو. کەمتر لەوانە لە بۆ پێکەنینی پدووی دێ، مەسەن کەسەکە کاتێک پێدەکەنی پدووی بەدیار دەکەوی دەتوانین بەکاربین لە بۆ بەرزکردنەوەی لوت. دکتۆرە دەبێتە هۆی ئەوەی کە ئەو شێوازی پێکەنینەکە پدوو شێوەیەکی زۆر بەدیار دەکەویت نایهێڵیتنیان کەمی دەکاتەوە؟ بڵێ ناهێڵی کەمی دەکاتەوە، یعنی پێکەنینی کەسەکە جوانتر دەردەکەوی. لە بۆ بەرزکردنەوەی سەری لوت بەکاردێ و گۆشەی لێو زۆرجار بەکاردێنین و لەگەڵ خەتی مل ئەوانەی کە خەت دروست دەبیتن ئەوە کەمتر. ئەمە زۆر جار بۆتۆکس لە بۆ چارەسەریش بەکاردێن وەکو نەخۆشی شەقیقا میگرین. زۆر جار دکتۆرەکانی مشک و دەمار نەخۆشمان لە بۆ دەنێرن کە کێزەکە بێزار بۆ لە دەرمان وەرگرتن یاخود چارەسەر نابینی لە دەرمان. دێتە لای مامە بۆ تۆکسی لە بۆ دەکەین، یعنی لە بۆ ماوەی 6 مانگ ژانەسەر نایگرتەوە. باشە دکتۆرە باسی شەقیقەت کردەمەوە دەزانین کە نەخۆشیەکە زۆر بەربڵاوە و ئازارەش زۆریشی هەیە لە بۆ نەخۆشانی کە پێوی دەنالێنن. ئەو چارەسەرە کە بە لە ڕێی بۆ تۆکسۆ دەکرێتن چارەسەرێکی کاتیە یانیش بە شێوەیەکی بەردەوام لە سەر سوودی دەبیتن لە بۆ ئەو نەخۆشە؟ بەڵێ یعنی شتەکە کاتیە لە بۆ 6 مانگ دێتن نەخۆشەکەی ژانەسەر ناکرێتەوە لە مودەی ئەو 6 مانگە بەڵێ دەبی دووبارەی بکاتەوە حتمما. بەس باش ینی پێی باشتر لەوەی کە بەردەوام عیلاج بخوا. یەک جار یەک سێشنە ئیشی 10 دقەیە لە بۆی دەکەین، بەشێک لە ناوچەوان دەدەین، بەشەکەی تر لە ناو پرچی و لە سەر شانەکانی دەدەین. نەخۆشێکی زۆر استیفادەی لێ کردی. زیانی نییە؟ هیچ زیانەکی نییە.
هیچ زیانێکی نییە طبعا ئەگەر لەلای پزیشکی پسپۆرەوە بکرێ مادەکە کوالیتێکی باشبی هیچ زیانێکی نییە. دکتۆرە زانیمان بۆ تۆکستی ئەمە پێشتر خەڵک هەر بەس وەکو ناو دەزانی بۆ تۆکستی. ئێستا پرسیارێکمان هەیە پرسیارێکی وەرزیە پرسیارێکی مۆسمیە خەڵک زۆر ڕووی لەوە کردیە بەکارهێنانی بۆ تۆکس لە شوێنی هەستیار وەکو بنباڵ بۆ نەهێشتنی ئارەقا کە لە کاتێکی وەکو ئێستا گەرمایش تاقەت پڕوکێنە ئەو کردارە سوودەکەی و ئایا ئەمە کە ڕێگری دەکەین لە ئارەقەکردن لەو ئارەقە ڕژێنانە لە بنباڵ زیانی چییە؟ بەڵێ ئەوە سوالێکی زۆر باشە چونکە ئێستا خواستەی زۆر هەیە لە وەرزی هاوین لە بۆ بۆتۆکسی بنباڵ بۆتۆکسی بنباڵ و بۆتۆکسی ناولەپیش کە دەبینی کەسەکە هایپەرهایدرۆسی هەیە کەوا زۆر عارەقە دەکات لە کاتی شوفێریە لە کاتی ئیشکردنە پێ ئیزعاج دەبی لە کاتی قەڵەم گرتن و نووسینە پێ ئیزعاج دەبی دێ بۆتۆکسی لە بۆ دەکەین عینە لە بۆ ماوەی 6 مانگ ئەو مشکلەی نامینێ ئارەقەکردنەوەکەی کەم دەبێ و لەگەڵیشی تەبعاً بۆن و ئەوانەی نامینێ وەکو زیان دکتۆرە ما ڕێگری دەکەن لەو ئارەقەکردن لەو شوێنە سەرەکی ئارەقەکردن بەڵێ هیچ زیانێکی هەیە؟ نەخێر هیچ زیانەکی نییە وچی گوتم ئەگەر بۆتۆکس کوالیتیەکەی باش بی و پزیشکی پسپۆرت لە بۆت بکە هیچ زیانەکی نییە چونکە ئیشی بۆتۆکسەکە لێرە تەنها ئیعازەکانی ڕۆترانسمیتەرەکەی ڕادەگری لەسەر گلاندەکەی لەسەر ڕژێنەکەی تەنها ئەو ئیشێ دەکات هیچ عرازێکی زانبی نییە لەسەری. باشە فیلەر چییە؟ بینە سەر فیلەر واتە پڕکردنەوە ناوەکەوە وەرجێتە پڕکردنەوە هەر شوێنێک بی مەسەن لە دەم و چاوبیان لە جەستەش بەکاردێ ئەوە دەتوانین بۆ دەگۆترێ فیلەر بەس لەوە مهمتر ئەو مادانە چین کە فیلەر یعنی پێیان دەگۆترێ فیلەر چ مادەک بەکاردێ ئەو مادەی کە توان بڵێم سەدا 90 فیلەرەکان لێ دروستکراینە ترشی هیالورۆنیکە ئەو بخۆی پێکاتەکی پێستە هەر لە پێستی مرۆڤدا هەیە بەڵێ بەڵام ئەوانەی کە لە بازاردا هەیە بە ئیستناعی دروستکراینە بە چڕەیەکی جیاواز مثلا با بڵێن ئەو فیلەرەی لە بۆ ژێرچاو بەکاردێ لە بۆ لێو بەکار نایە ئەویش لە بۆ ڕوومەت بەکار نایە یان لە چڕەیەکانیاندا جیاوازن بە ژێری ئەو شوێنەکەی بەکاردێتن دەگۆڕێتنەوە بزەبت ئیدە و چاو فەرقی هەیە لەگەڵ ئیلەش لەو دوایانشدا چەند جۆرێکی دیکە لە فیلەر دەچۆک و ئەو گوتمان زۆربەی ترشی هیالورۆنیکە هەندێک جۆریت کەمان هەیە وەکو کالسیۆم هایدرۆکسیپتید یاخود لاکتیک ئەسید ئەوانە هەم وەکو پڕکردنەوە بەکاردێ هەم ژوا هاندانی کۆلاجین دەکات لە لەشی مرۆڤ دویش دەکات لە نەفسیکە بەڵێ ئەو ئەوانە ئێستا بە ناوی یعنی کە مارکتینگ ناوی تجاریان پێکرێ لە بازارکو ئوبرەت مەشاهیر ئوبرەت ئەساڵە کە ئەستێرەی ناوداری عەرەبی بەڵێ بەکاری هینایە لە بۆ تونکردنەوەی دەمچاو بەکاردێتن ئەوە بابەتی فیلەر یعنی ئەو شوێنانش کە توانین لە دەمچاو لە بۆ ژێرچاوە بەرزکردنەوەی ڕوومەتە خەتی پێکەنینە لێوە هەندێک جا لە ئێسقانەکان دادنینەوە دروستکردنی شەویلگە و چەناگە ئەوە چڕێکەی زۆرە کەس هەیە بۆ نمونە وەکو لەشی بە شێوەیەکی گشتی هیچ کێشێکی نییە لەوەی کە لەشێکی پرۆڕێکی هەیە بەڵام نەقز لە باوڵی دەموچاوی هەیە لاوازیەکی زۆر دەموچاوی هەیە چارەسەر لە بۆ بکەیت بەڵێ ڕۆژانە زۆر کەیس دەبینین کە مەسەن لە سبەبی خۆزعیفکردنەوەیە ئینجات بە ڕاضات لاوازبوونێک لە ناکەوتەوە بزەبت ئەمە تاویز دەکەینەوە بە دانانی ئەو فیلەرەوەختە ئەو پڕکردنەوەیە باش. ئەگەر سێم خاڵ لە دەرزیەکان بینە سەری میزۆتێراپیە دەتوانم تعریفەکی کورتی لەسەر بکەم میزۆتێراپی بریتیە لە کۆمەڵێک ڤیتامین و مادەی تایبەت کە دەکرێتە ژێرپێستەوە لە ڕێگەی دەرزی بچووکەوە بەڵێ سوودەکانی حەسەب کەیزەکەتە زۆر جۆری میزۆتێراپیمان هەیە بۆ سپیکردنەوە بەکاردێ بۆ پەڵەی دەمچاو بەکاردێ تونکردن و شێدارکردنەوەی پێست مەسەن نەخۆشێکی زۆرمان هەیە کێشەیان تەنها وشکی پێستە ئەوە دەکاتە گارکەوتنی نیشانەکانی پیری پێش وەختی عمری خۆی و زۆر کەمان هەیە لە بۆ ڕەشی ژێرچاو ئەوەش نەخۆشمان زۆرەکە مشکلی ڕەشی ژێرچاو بەڵێ تەنان چارەسەر لە بۆ بەڵێ میزۆتێراپی چارەسەر لە بۆ ڕەشی زۆرەکەی زۆری تایبەتی خۆی هەیە هەیتمان لە بۆ توانەوەی چەوری ئەویش خواستەی زۆری پێیا کردی ئێستا توانەوەی چەوری لە دەموچاویان لە هەموو لەش دەتوانێت لە دەموچاو ئەمە لە ژێر چەناگە بەکاردێنی لە ئەنجامی قەڵەویە لە قۆڵەکان ڕان لەگەڵ سکدا ئەوە لە ناو نەخۆشدا بە ناوی دەرزی تاوانەوەی چەوری بەناوبانگە ئەوەش هەر میزۆتێراپیە کۆتا جۆریشی باز بکەم لە بۆ چارەسەری کێشەکانی پرچە قشەڵوەرینە بێزکردنەوەی ڕەجی پرچە تاڵی پرچە ینی بەعام لە بۆ پرچ بەکاردێ ینی با بڵین شەرتە هەڵوەرینی قش
چارەسەرەکەی ئیلا بەو کردارە بکرێتن بە پلازما بکرێتن. طبعا ناقشەڵوەرین ئەمە هۆکاری زۆر زۆرە بەڵێ هۆکاری زۆر زۆرە دەبی هۆکارەکەی ببینینەوە بۆ ماوەیە یاخود هەر کێشەی هەیە یعنی پێویست بە پشکنینی خوێنی هەیە دوجار ئەمە لەگەڵ عیلاجی ئەوەش بەشەکە لە عیلاج یعنی هاندانی عیلاجەکەیە لەگەڵی. کۆتا نقطەش کە باس بکەم لە دەرزیەکان بریتە لە پلازمای خوێن کە ئەوە چەندین ساڵە و خواستەی یەکجار زۆری لەسەر دەتوانم بڵێم بە دەرەجەیەک ئەو بە دەرەجە 2 بۆتۆکس یعنی کە ئەوی لە عیادە ئەمە دەبینم. پلازما چییە؟ یعنی لە ئینگلیزیەکەی دکتۆر پێ دەڵێن PRP واتە پلێتلێت ریچ پلازما واتە پلازمای دەوڵەمەند بە پەڕەکانی خوێن. ئەمە لە بۆ ئاسانکردنی تێگەشتنەکە خینی لەشی مرۆڤ لە پێکاتەکانی ئەمە خەپلەکانی سوور و سپی و پەڕەکانی خوێنمان هەیە. ئەمە خوێن لە نەخۆشەکە وەردەگرین دەیکەینە ئامێری تایبەتی سنتریفیوجەوە پەڕەکانی لێ وەردەگرین. اینجا لە ڕێگەی ئەو پەڕانەوە لە ڕێگەی دەرزیەوە دەیکەینە پێستی چارەخواست. ئەو پلازمایە لە هەر شوێنێک لە پێست بکرێم وا دەکات خانەکان خۆیان تازە بکەنەوە. هاندانی کۆلاجین دەکا کە ئەمەش نیشانەکانی پیربوونی پێشوەختە کەم دەکاتەوە دەبتە هۆی شێدارکردنەوەی پێست چرچلۆتی کەم دەکاتەوە بەلێ یعنی پلازما هەموو کەسێک ئەگەر کێشەشی نەبی تەنها لە بۆ ڕێگری لە نیشانەکانی پیری زوو لێ بەدیار نەکەوی دەتوانێت بزەبت 3 هەتا 5 شەبیە کێشەیە 3 هەتا 5 ساڵانە بکە زۆر باشە. دکتۆرە بینە سەر ئەوەی کە کەسێکی ئاسایی سەردانی نۆرینگە دەکاتن لەسەر بنەمایەک بڕیار دەدرێت لەسەر کەسا بۆ نمونە با بڵێن دێم سەردانی کلینیکی جەناب دەکەین چ کێشەک بۆ نمونە لەوانەیە وەکو دکتۆر هەستی پێ بکەیت بەس نەخۆشەکە بەخۆی هەست نەکاتن شتێک لەوانەیە لە دەموچاوی من پێویست کاتن بە گۆڕانکاری ئایا لێزەر ئایا بۆتۆکسە ئایا فیلەرە وەکو نەخۆش هەستی پێ نەکەم بەڵام دکتۆرەکە دیاری بکاتن لەسەر چ بنەمایەک خواستی نەخۆش لەگەڵ ڕێی دکتۆر و بڵین پێشنیاری دکتۆر زیاد دەکرێتەوە. بەڵێ ئەمە زۆر جار کە نەخۆش دێتەکەمان جاری وهەیە بغەڵەت لە مشکلەکەی خۆی گەیشتە شتەکەی ئەم بە چاوی دکتۆرەوە دەبینم ئەو نەیدیتیان دەزانی کێشە چیە بەس نازانی کێشەکە چیان زۆر مهمە پێش ئەوەی کە پرۆسیجەرەکە ئەنجام بدرێت دکتۆر و نەخۆش لێک تێبگەن هەم دکتۆرەکە لە کێشەی نەخۆشەکە تێبگە بزانی چی دەوێ هەمیش نەخۆشەکە جێ بداتە دکتۆرەکەی کە لە بۆی شەرح دەکات بتوانی لە بۆی باز دەکات طبعاً شتی جوانکاری دکتۆر هەمووی لێک جەستە ناکرێت دەبینی یەکێک عمری 45 ساڵە هاتیە یعنی بە حیاتی هیچ شتێکی نەکردیە کرێمات و ڕۆتین و ڕۆژانەی هیچ بەکار نەهێنایە یعنی چاوەڕێی ئەوە زۆر کەم گۆڕانکاری یەک جەلسەیەک پلازما بکات دەیەوێتن ببتە ئینسانە چیتی دەم چاوی تون ببتەوە بەرز بێ شتی ئەو هانیە شتەکانی مە هەمووی وەختی دەوێ یعنی بە چەندین جەلسە تێپەڕ دەبی و زائیدەن ئەمە ڕۆتین و ڕۆژانەیان لۆ دادنین هەم لە پاککەرەوەی دەمچاو هەم لە دژە ڕۆژ لە کرێمی شێدارکەرەوە کرێمی شەو و ڕۆژانە دەبینە خۆش بەردەوامی لە بۆ ئەوەی پێستە چی تەندروستی هەبی. باشە دکتۆرە بە شێوەی گشتی ئەو نقاتانی باسمان کرد هەرێک لە میزۆ پلازما باشە بۆتۆکس فیلەر دەکرێتن لە تەمەنێکەوە ئاساییە کە بەکار بێنرێت لە بۆ ئەو کەسە ئایا لە تەمەنێکی زۆر منداڵ و زۆر گەنج دەتوانێت بەکاربێن کێشەی وای نییە گە لە تەمەنی گەنجیشەوە بەکاربێ ینی ئەمە خۆ دەزانین لە تەمەنێکی گەنجەوە لە تەمەنی مڕاهقا تووشی زیبکێکی زۆر دەبن دوای ئەو زیبکێکەوەی لەو تەمەنەی زۆر دەبینین یعنی بەڕاست لەو تەمەنەی زۆر نایەن لە بۆ جوانکاری زیاتر لەبەر چاڵی زیبکە دێن ئەوەی کە ئەمن ڕۆژانە دەیان بینم لە دوای ئەوەی کە کاریگەرێکی لەسەر بەزێمان شوێنەکەڵێ ئیوە هەیە ئێستش زیبکەی ئاکتیڤی هەیە ئەمە دوای ئەوەی کە چارەسەرەکەمان تەواو کرد چەند مانگێک یعنی چارەسەری خۆی وەرگرت ئینجا دێتەوە لە بۆ دەرسات بۆ ئەوەی ئەوش تەبان چەند لە ڕێی چەند ئامێرێکەوە دەبیتن ئەوانش هەموو تەبان هەموو دەکەوتە بابەتی ئەوانەی کە بێنەشتەرگەر جوانکاری بێنەشتەرگەری باشە دکتۆرە ئەوانەمان باس کرد ئەو جوانکارانەی کە لە ڕێی بەکارهێنانی دەرزیەوە دەکرێتن بینەوان سەر ئەوانی کە لە ڕێی بەکارهێنانی ئامێری تایبەت بەخۆیەوە دەکرێتن ئەو جوانکاریانە چنە و بەکارهێنانی ئامێرەکان لە بۆ بە دیاریکردنی چ جوانکاریەک دەکرێتن بەڵێ وەکو دەزانین لەگەڵ پێشکەوتنی زانست طبعاً کوردستانیش بێبەش نەبووە لەو پێشکەوتنەیە ئامێری زۆر جیاواز بەڵێ یعنی دەتوانین بڵێن لە دەرەوە دەبینین هەماشت لە کوردستان هەیە ئامێری زۆرمان هەیە ئامێری جیاجیامان هەیە هەر یەکە و بە حەسەب کێشەی خۆی هەر بگرە لە لێزەری لابردنی مۆ لێزەری لابردنی تاتوو پەڵا لێزەر لابردنی دەمارە خوێنیەکان هەندێکیان بۆ ماوەیینە ئامێریمان هەیە لە ڕێگەی دەنگەوە وەکو هایفۆ
بەکاردێ لە بۆ تونبووین دەموچاو های ئینتەستی فۆکس ئەلتراساوند پێ دەڵێن ئامێرمان هەیە لە ڕێگەی ڕێدیۆ فریکوێنسیەوە ئیش دەکرێت وەکو مایکرۆئیندل RF لە بۆ ئیستفادەی زۆر لێ دەکەین ئەمە لە ڕووی چارەسەرکردنی سوتانە لە چارەسەرکردنی کونیلەی گەورەی پێستەکە لە دەموچاوی چەوردا دەبی چاڵی سبکەیە دەتوانین یعنی ئەو شتانە بکەین کەوانە هەموو دەچە قاڵبی ئەو جوانکاری بێنەشتەرگەری زۆر ئامریکاوەکو CO2 کە زیاتر لە وەرزستانە بەکاردێ لەبەرەوەی کە دەبینە خۆشەکە 3 تا 5 ڕۆژ لە ماڵ دابنیشیتن لەبەر سوودی CO2 لە بۆ کەیسێک بەکاردێنرێت CO2 سوودی زۆر هەیە تقریبا وەکو بابەتی ڕێدیۆ فرکوێنسیەکە لە بۆ سافکردنی دەموچاو بچووکردنی کونیلا لە بۆ سووتان ئەو سوتانانەی کە پێویستیان بەنەشتەرگەری شوێنی برین یعنی ریسرفسینگ واتە یەک پارچەکردنی دەموچاو هاندانی کۆلاجین لە پێست ئەو استفادانەی هەیە زۆرتر لە وەرزستان بەکاردێن ئەنی وەکو توانین بڵێن نوێگەریەکە لە بۆ ئەو فەیسە دەکرێتن دکتۆرە ئایا کردداری CO2 لە هەموو وەرزێک ئاساییە بکرێتن سوودی تەواوی بە نەخۆشەکە دەگەین ئەگەر لە هەموو وەرزێک بکرێت بەڵێ CO2 لەبەرەوەی سۆربوونەوەی زۆر بەجێدێڵی برینداربوونەوەی زۆر لەسەر پێست بەجێدێڵی لێ ئەمە پێمان باشە لە وەرزستانە بکرێتن لە مانجی 11 هەتا 2 بکرێتن چونکە وا پێویستەوە با باشترا نەخۆشەکە لە ماڵ دابنیشی 3 تا 5 ڕۆژ تاوەکو دەموچاوی چادەبتەوە ئامانجیەوەی کە لە ماڵ بینێتەوە بە دوورگرتنی ئەو نەخۆشیە لە تیشی ڕۆژ یانچە بەڵێ بزەبت دەبی نەخۆشەکە کرێمی چاکردنەوە بەکاربیێنی کە ئەو کرێمە پێک دێ لە چەند شێدارکەرەوە و کرێمی سووربوونەوە و ئەو کرێمانەی کە هاندانی چابوونەوە پارێزەرەکە لە بۆەوەی کە سووربوونەوە کەم بوو ئازاری کەم پێبیتن و زایدەن دژە ڕۆژ بەکاربیێنی خصوصن ئەو دژە ڕۆژانەی کە تینتن واتە بیبی کرێمی تێدایە چونکە تەبەقەک دروست دەکا زۆر جار گڵۆپی زەرجی تەسیری هەیە دکتۆر لێ بە نەخۆش دەڵێن لە ماڵیش دژە ڕۆژ هەر بەکاربیێنە یعنی جگەلەوەی کە لە ماڵیشە گڵۆپی زەرجی کاریگەری خراپی هەیە لەسەر بەڵێ 3 ساعت جارێک دەڵێن کرێمی چابوونەوە لێدە و دژە ڕۆژ CO2 توانین بڵێن لەوانەیە زیانی زۆرتر بیتن لە وەرزەی وەکو هاوینەکە بکرێت بەڵێ یعنی چەندین نەخۆشم دیتە هاتینە باوەڕ کە دەمچاویان وا سوتایل تێ لە وەرزی هاویندا لە بۆیان کرایە پەڵەکی زۆری بەجێشتیا چەندین مانگ لەسەری ئیشم پارێزی لە وەرزە زۆر ینی ئەستەمترە بەڵێ باشە دکتۆرە دەچینە سەر بابەت سەرچێکەکەمان ئەویش لەیزەر ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە دکتۆرە پێناسەکی کورتی لێزەر بکەین کە چیە و چۆنیش دەکاتن لە کاتێک ئیشکردن لەسەر نەخۆشەکە بە ئامانجگرتنی شوێنێکی ئەو کەسە دەگرێتەوە لێزەرەگە بێت پێناسەی لێزەر بکەین لێزەر بریتە لە تیشکێک کار دەکا لەسەر بێزکردنی ڕەگیم و لە ڕێگەی خانەی میلانینەوە ئەو خانەی کە مەسئولە لەسەر پێدانی ڕنگ لە بۆ پێست و لە بۆم و دەگوازرێتەوە لە بۆ ڕەگیم و کار دەکا لەسەر بێزکردنی ڕەگیم و جەسە دوای جەسە و ئەو شتانەی کە ڕەوشێنانی کە ئەمە دەگرینە بەر لە بۆ کەسێک لە بۆ کەسێک دەگۆڕێت تەبعاً ڕەگی جۆری ڕەنجی پێستی مرۆڤ لەگەڵ ڕەنجی مو باشە یعنی ئیشکردنی ئەو ئامێرە بە دیاریکراوی ئامانجەکەی فقط ڕەنجی مووەکەیە هیچ زیانێکی با بڵێن لە دەوروبەری ئەو ڕەگە نییە نەخێت شتەکە تەنها یەک تارگێتیە یەک هەدەفی هەیە لە ڕەگی مو دەدا دکتۆرە زۆربوونی زۆری ئامێرەکان کێشەشی دروست کردی لە ناو نەخۆشەکان و ناو خەڵک تووشی گومانایی کردینە کە ئایا ئامێرە سوودی لێ دەبینن یان نا زۆربوونی زۆری ئامێرەکان توانین بڵێن چەند زۆر ئێستا چەند زۆر بەکاردێنرێت لە کلینیکە طبعاً وەکو ئامێر وەکو سیستەمەکان باس بکەین کە ئەو سیستەمانەی ئێستا لە هەموو دنیا و لە کوردستاندا بەکاردێن دوو جۆرن ئەوانەی لە بۆ لابردنی و بەکاردێن ئەلێکساندرایتە و لەگەڵ ئەندیاگا ئەوانە فەرقەکەیان لە وێڤلێنثەکەیان 1950 1600 ئیدیکە دەمێنێتە سەر کوالیتی کۆمپانیایەکەی مثلا با بڵێ ئەوە کۆریا ئەو ئەوروپیا ئەو ئەمریکیە و پێشتر لێزەری جۆرتکەمان هەبوو وەکو IPL وەکو دایۆت بەڵام ئێستا زۆریشیان پێ ناکرێت نەخۆش لە ناو کۆمەلگاییمان زۆر بەپەلەیە لە سوودوەگرتن لەو چارەسەری کە وەری دەگریتن وەرمنەوەکو دێتە لای لە کلینەکانی تەلای ئێوە بە چەند جەلسە دەتوانین بڵێن نەخۆشی استفادە دەکاتن بە نزیکەی ئەکید ئەوان بە دیاریکراوی بڕاردانی زەحمەتە کە بڵێن بە جەلسەک یان بە دوو سوودی لێ دەبینیتن بە چەند جەلسە نەخۆش سوود لە لێزەرەکە دەبینیتن لە دوای چەند هەست بە گۆڕانکاری دەکاتن
بەڵێ دکتۆر ئەمە دەبی شتێک بزانێ نەخۆش چارەخواست شتێک تێ بگا کە لێزەر واتان نەهێشتنی مونیە کەمکردنەوەی مووە لاوازکردنی ڕەنگی مووە بەڵێ یعنی شەرنێ 100% لە بۆلات با بەڵام ئەگەر کەسە کێشێک هۆرمۆنی نەبیت کێشەکی دیکەی نەبی ئەوە 6 هەتا 8 و لە سەر دەسەکانی مەزبوط بی 6 هەتا 8 دەسەمان لۆ پێویستە لەوەی با بڵێم 180 مووەکانی کەم ببنەوە یاخود لاواز ببنەوە باشە ئامێر لە ئامێر دەگۆڕێتن ئەو ڕێنجە ئەو بڵێن ئەو نزیکەیە کە لە 6 لەوە 8 جەلسە بەڵێ دەگۆڕێ بە پێی کوالتی ئامێرەکەەوە کە لە پێکاتەکەیاندا فەرقی هەیە مەسەن ئەوەیان چەند خۆی لێزەر بە فلاشلام پێش دەکات چەند فلاشلام ینی چەندی مۆسفاتیکە هەیە کە فەرق دەکا لێزەری وا هەیە کوالتی باش کە جەسەر دەکاتن مۆکان نایەنەوە تا دوومان نەخۆش چاوەڕێوە بکاتن دکتۆرە کە بە جەلسەگیان دوو جەلسە سوودی تەواو بینیتن یانیش پێویستی بە سەبرێش تەواوە لە بۆی کە سوودی تەواو لەو لە لێزەر ببینی بەێ ئەوش وەکو هەموو کارێکی جوانکاری و ئیشکردنی پێست پێویستمان بە چەند جەلسەکەیە ئەمە کە نەخۆش دێتە کنمان تەوان هەبوونی لێزەر دکتۆر دەبی هەبوونی دکتۆری پێستی لەگەڵدابی ئەوە نییە لێزەر هەر کەسێک ئامێرێکی لێزەردابێ بەڵێ هەڵەیە کە دەکرێت ئێستا تەکنیشیان ئەو کەسێک کە لێزەرەکە بەکاردێنیتن ئایا هەموو کەسێکی ئاسایی دەتوانین بەکاربیینی بۆ نمونەکە من زانیاریم لەسەری دەتوانم ئەو ئامێرە بگرم و بەکاربیم لەسەر نەخۆشەکە نەخێر بەخۆی هەبوونی لێزەر علميا وقانونيا دەبی ینی لەژێر سەرپەرشتی دکتۆری پێست بکەیت دەبی تەدریبی لەسەر کردبی و تەکنیشنەکەش ئەوەی کە لێزەرەکە دەکات دەبی ئەویش زانیاری باشی لەسەر هەبیتن ناکری هەر کەسێک بەناوی ساڵۆنە بەناوی سنتەرە لێزەرێک دابنێ یعنی ئەگەر بە هەڕەمەچی بەکاربێنرێتن تایم بڵین ڕێژەی سوودوەگەرەکەی زۆر کەم دەبی یەکەم شت ڕێژی سوودوەرکردنەکەی کەم دەبی دوم شت زیانی لێ دەکەوتەوە دکتۆر ئەمە ڕۆژانە زۆر نەخۆش دەبێت باسی زیان کرد دکتۆرە بخێنە ناو قەڵسە زیانی لێزەر گە بکەینە چەند نقطە ئەکید سوودێکی باشی هەیە کە نەخۆشەکە لە کۆڵ ئەو هەمووە مۆ زیادانە دەکاتەوە زیانەکانی چییە هەم لە شێوەیەکی گشتی ئەگەر بۆن باس بکەین و هەمیش ئەگەر ئەو کەسێک کە بەکاردێنێتن ئەو کەسێک کە لێزەرەکە دەکات نەکە بە شێوەیەکی هەڵە بەکاریبینی بەڵێ دکتۆر وەکەوەی لێزەر سوودی زۆر هەیە زیانیشی هەیە طبعاً ئەگەر نەزانی بە جوانی بەکاربینی زیانی زۆر لێ دەکەوتەوە زۆرترین زیان کە ئەمە دەبینین سوتان بە لێزەر ڕۆژانە دەبینین هەم لە ڕاویشکاریەکانەوە هەمیش لە کلینیک ڕۆژانە کەیزی سوتان دەبینین یعنی ئەو شۆکاری هەیە یا ئەوتەیە تەکنیشنەکە بە دوای نێزانیە یا ئەوتەیە نەبوونی دکتۆری پێست لەو شوێنە چکە دەبی هەموو کەیزەک کە هات یەکەم جار دکتۆری پێست هەڵسەنگاندنی لە بۆ بکات پشکنینی لە بۆ بکات یعنی لە بۆ چارەسەر دێت شتانەکەش دەبێت بەڵێ زۆر حالەتی وامان هەیە وخصوصن لە هاوین دەبێ ئەو نقطە باسکەم لە هاوین ئێستا خەڵک تووشی تان دەبن یعنی پێستیان ئەسمەر دەبیت لێرە یاخود زۆر نەخۆشمێ لە دەرێ دێنەوە لە بۆ سەفەر چۆ هاتیەوە پێستی ئەسمەر بووە چوە لێزەری کردیە نابێ لەسەر پێستە کە یەک ڕەنگ نییە کە سوتایان بووە بەڵێ پێستەی ماندوو لێزەر بکەیت زۆر نەخۆشی وا دەبینیم لەو هاوینە دەبێت چارەسەری بدەیت 2 هەفتە 3 هەفتە ئاگاداری بوونەکی باش و ینی کرێمات بەکاربینی جێڕۆژ بەکاربینی تاکو چا دەکەوە ئینجا لێزەرەکە بەکاربینی باشە دکتۆرە پرسیارێکی کە زۆر دەکرێتن باسی ئەومان کرد کە بە نزیکەی لە 6 لە بۆ 8 جەلسە سوودی بە شێوەیەکی باش و گونجاو سوودەکە بەدیار دەکەوێتن لەلایەن نەخۆشەوە گرنگترینشت ئەوەیە کە نەخۆش بەردەوام دەبێتن لەلایەنەیە چەند جارێک چەند مانگێک لەسەری کرد بەکاربینێتن ئەو لێزەرە پاشان وەکو ناوبڕەکە وەردەگریتن وەکو فەراغێک دروست دەبیتن لەوەی کە ماوەی پاش بەکاری نێنیتن لەوانەیە ئایا با بڵێن ئەو سوودە دەتوانین بڵێن هیچ دێتەوە سەر سەفر و هیچ سوودێکی بەردەوامی نابیتن کە کەسەکە وازە لێزەر بینیتن بەخۆی دکتۆر کامەت عدەدی جەلسەکان تەواو دەکەین 6 تا 8 جەلسە طبعاً ئەگەر وەچگوتمان نەخۆشەکە هیچ مشکلی هۆرمۆنی نەبی کێشەی هۆرمۆنی هەیە وەکو ئێمە هیچمان نەکردیا یعنی ڕاست ئەو دەمێ موکەکەم دەکتەوە بەڵام دوای زیاد دەکاتە بەڵێ کاتی واشەیە کە وا پێویست دەکا کە نەخۆش 6 تا 8 جەلسەی خۆی کرد لەسەر مەینتێنەنس بێ مەینتێنەنس یعنی دوای وەختا مەسەن 3 مانگجارێک ئیوان وەڵێ 6 مانگجارێک دێتەوە جەلسە چی دەکا بەڵام هەندێک حالەتمان هەیە نەخۆشەکە هۆرمۆنی دەگۆڕێ دوای حملە یا مەسەلەن دوای هەندێک نەخۆشی تەکەیوسا دێتەوە لە ناکاو مووی زیاد بووە ئەو حالەتانەمان هەیە یعنی فترەی باش مۆکای نەما بەڵام دواتر لە ناکاو مۆکانی زیاد بووە گەڕانەوەی ئەو وانە ئەگەر چی کێشەی هۆرمۆنی نەبیت یان هیچ نەخۆشیێک نەبێتەوە کار بڵین بڵین مۆکە ناگەڕێتەوە بەڵێ ناگەڕێتەوە باسی دووجانیت کرد دکتۆرە وەکو کەیسێک بە بەردەوامی بەکاری هینایە بەردەوامی لێزەرەکە خۆی کردی لە کات دیاریکرای خۆی بۆ نمونە تووشی ئەو وەکە دووگیان بووە ئایا
لێزەر لە کاتی دووجیانی دەکرێت بەکاربێنرێ؟ لە کاتی دووجیانی لێزەر هیچ تەسیری نییە نە لەسەر دایکەکە نە لەسەر کۆرپەکە، بەڵام ئەمە لەبەر دوو هۆکار ناکەین. یەکەم هۆکار کوبڵی شتەکە لیگەڵی کە ئەگەر هەر شتێک بەسەر کۆرپەکە بێ لەوانەیە نەفسیان نەخۆشەکە بڵێ ئەوە خەتای یەکسەر هۆکارەکە دەکەرێتە سەرەوە. بەڵێ دووەم هۆکار لە کاتی پرێگنانسی لە کاتی دووجیان بوون هۆرمۆنەکان دەگۆڕێن لەگەڵەوەی دەگەشەی مۆکان ستەیبڵ نییە، ئەویش دەگۆڕێ لێ باشتر وایە پرێگنانسیەکە نابینیت. بەڵێ پرێگنانسیەکە تەواوی ئەو بەردەوامی لەسەر دەستەکانی خۆی. باشە، یان لە کاتی دووجیانی توانین بڵێن لێزەر بەکارنێنرێ؟ نەخێر باشترە بەکارنێنرێ. زۆر چاکە. زۆر جار هەیە دایکێک دێتن لە بۆ لێزەرکردن کچێکی لەوانەیە لەگەڵ بیتن تەمەنێکی زۆر منداڵ بی، یان با بڵێن لە تەمەنی هەرزەکاری بیتن. ئایا لێزەر لە بۆ ستەمەنە گونجاوە لە ستەمەنێکەوە دەست پێ دەکرێتن لەوەی هەم بێزیان بیتن و هەمیش سوودەش تاوە پێ بگەینێتن؟ بەڵێ ئەمە بەنسبەت کە لە تەمەنی هەرزەکاریەوە ڕۆژانە نەخۆشان دەبین، ڕۆژانە پرسیارەمان لێ دەکرێت. دکتۆر بەخۆی سێ ستەدی هەیە. یەکەمیان دەڵێ سێ ڕەئی هەیە. بەڵێ سێ ڕەئی هەیە کە دراسەکرا لەسەر. یەکەمیان دەڵێ لە تەمەنی 12 ساڵیەوە ئاساییە لێزەری خۆی بکە. دووەمیان دەڵێ دوای باڵغ بوون، دوای کەوتە ناو سووری ماگانەوە دەتوانێت دەست پێ بکە بە جەستەکانی. بەڵام سێمیان کە زۆر لۆجیکترە واقعترە دەڵێ ڕەگی مۆکان هەتا 18 ساڵی لە گەشەدایە ئاکتیڤ دەبی، ئەو کاتی ستیبڵ دەبی، ئەو جەمە دەزانین ئەو نەخۆشە یانی ئەو چارەخوازە مووی زیادی هەیە مووی کۆ نائاساییە یان نا؟ بەڵێ لێیە باشترین کات لە بۆ لێزەرکردن لەسەری تەمەنی 18 ساڵی. باسی تا ئێستا باسی ئافرەتانمان کردیە کە ڕۆژانە لێرانە یان لە هەر شوێنێکی تر ڕێژەی پیاو لە بۆ لێزەرکردن تا سڕادێک زیادی کردی لە بەبراو لە چەند ساڵ ڕابردوو. نەخۆش پیامان هەیە، چارەخواست پیامان هەیە، بەڵام کەمترە لە ئافرەت. ئەوانەی کە زۆربەی دێن لە بۆ تحدیدکردنی خەتی ڕێشە، لە بۆ مووی گوێیە، بەڵێ پشت ملیان لە بۆ پاک و خاوێنیە زیاتر. بەڵام کە فوڵبەدی کەمە. فڵبەدی ڕێژەکە زۆر کەمترە. یعنی توانین بڵێ لە بۆ پیاوان زیاتر لێزەرەکە هەر لە بۆ فەیسیتی. بەڵێ هەر لە بۆ فەیسە. باشە. یەکێکی تر لە زیانەکانی لێزەر ئەگەر بە شێوەیەکی ناڕاست بەکاربێ بریتیا لە ئینگلیزیەکە پێدێن پارادۆکسیکەل هایپەرترایکۆزس. ڕۆژانە نەخۆش بە کوردێکی واتە نەخۆش دێ دەڵێ دکتۆرە ئەمە لێزەرم کردێت چەند جەسەک مووە ڕەشەکانم ڕۆشتیە، بەڵام ئەو جارە سپیەکانم بووی تەڕەش. ئەوە کێشێکی زۆرە. طبعاً دکتۆر نەخۆشی مە حەز دەکا مووەکان لانەبە. طبعاً ئەمە ڕێنمایی وەکو ڕێنمایی پێش لێزەر ئەمە نەخۆش دەڵێن مووەکان کورتکەوە بە مووس، تەنها بە مووس نابی بە هیچ طریقەی دی وەکو داوە مەکینەیە شیلەیە نابی، چکە ئەمە پێویستمان بە ڕێگی موو هەیە. پێویستە ببینێت ڕێگای مووەکە. ئینجا نەخۆش دێ حەز دەکا ئەوە مووی هەیە لێزەرەکەمان کە لێدا 100% مووەکەی بە لێزەرەکە بڕوا، بەڵام ئەوە غەڵەتە. یەکەم شت دەبتە سوتانی پێست دەکا. دووەم شت هەندێک جێش لە بۆ نیشاندانی باشی جیازەکە ئەمە بخۆی لە لێزەر چمان هەیە پارەمیترمان هەیە، هەڵدەستن دەستکاری دەرەجەکە دەکەن. یعنی ئێمە لەسەر دوو شتی ئاعتیماد دەکەین. یەکەم شت پاوەرمان هەیە واتە ئێنەرژی فلوەنسی پێ دەڵێن، یعنی تاقەی لێزەر. دووەم شت پڵس دوورێشنمان هەیە. پڵس دوورێشن واتە مانەوەی ئەو تاقەیە لە پێستت. ئەو جیان هەڵدەستن ئەو پڵس دوورێشنی زۆر کەم دەکەنەوە، واتە خستی لێزەرەکە لە ناو پێستت زۆر چڕ دەکەنەوە. ڕاستە ئەو دەمەی مووەکەت لۆلا دەبا، بەڵام دوای چەند جەسەک مووە زەعیفەکان دەبتا فۆتۆبایۆستیمولیشن زەعیفەکان لە بۆ ڕەش دەکەن. ئامانجەکە لێرەوەیە کە ئادەستکاری ئەو ئینێرجیە دەکەن، ئەو قۆتی لێزەرەکە دەکەن لە بۆیێتە زوری وەخت ئامانجی باشی بنێتشی باشی ببینی کە دەم و دەست بالفعل مووەکە بردێنە خێر مولادان دەبێت و بە مووس لای بدەیت. یعنی ئەوە ڕێنمایەکە لە بۆ ئەو تێکنیشانێک کە ئێستا دەمان بینن، یعنی پڵس دوورێشن نابی ئەوەندە چڕ بکرێتەوە کە بەنەوعی ئەوها تەسیر خراپ لە بۆ دوای بنێ. ئەوە یەک دووش هەندێک جار تەکنیشن خصوصن لە هەندێک جۆری لێزەر مەسەڵەن کە هێشتا هەواییەکە کەمترە، بەڵام لە کرایۆجینی ئەوانە تەکنیشن کە دەستی خۆی ڕاست دانەنێ، دەستی خۆی بە خواری دانێ، ساردێکە بە جوانی بڵاو نابتەوە. اینجا لێیە ئەو جێی چارەسەر مووەکە دەڕوا دەوروبەری چارەسەرێکە دەبتە ثێرمەڵ ئینجری. ئەوە وا دەکات دووبارە بتە فۆتۆبایۆستیمولیشن تەحفیز بکاتن مووی ڕەشی لێ بێتەوە. ئەو کێشەی زۆرە کە ئێستا باوە ئەوش لەبەر ناڕاستی بەکارهێنانی لێزەرە. باشە، ینی بە ئەو غەڵە بەکارهێنانە هەڵە بەکارهێنان لایەن تەکنیشانەکەەوە دەبێتە هۆی ئەوەی کە
ئەو مووە بە شێوەیەکی باڵێن بە ناڕێکتر بێتەوە. بەڵێ یعنی لە باتی نەخۆشەکە ئیستفادە لێ بکات زرێک لێ دەکات چەندین جەستێک کردە ئین جادێتەوە داوا دەکات دەڵێ دکتۆرە چ بکەم لێ دەڵێن تکایە یعنی لێزەر شتێکی ئەوەندە ئاسان نییە زانستێکی چڕ و پڕە پێویستە لە ژێر بەزانیاریی تەوا و ڕاهێنانێکی تەوا بڵێ ئەگەر ئەو کەسێک بوون دکتۆری پێستیش نەبیستن لەوانەیە پێویستی بەزانیاریێک و ڕاهێنانێکی تەوا دکتۆری پێستی بەڵام کە تەکنیشن دکتۆری پێست بۆ خۆی لێزەرەکە بڵێ تەکنیشن دەبێت ترێنینگی باش دەبێت معلوماتی باشی لەسەر هەبیتن. دکتۆرە لە بۆ شوێنە هەستیاریەکان هەم لە پیاوان هەم لە ئافرەتان تایبەت لە ئافرەتان بە پێوەی کە ئافرەت زیاتر سەردانیکردن ڕێژەی زیاتریان تام بڵێم سەردانیکەری لای کلینیکان و لێزەرکردن لە شوێنی هەستیار لێزەرکردن لە بۆ شوێنی هەستیار هیچ کاریگەریەکی خراپ لەسەر نەزۆشی دروست دەکاتن یان هیچ کاریگەریەکی خراپ لەسەر با بڵێن کۆ ئەندامی زاوزی دروست دەکاتن. لەو پرسیارەمان زۆر لۆ دەکرێت نەخۆش دەترسێ زۆر جار دێ فول بۆدی دەکا بەڵام دەڵێ من شوێنی هەستیار ناکەم دەڵێ جێم لێ بۆ دەیکاتە نەزۆکی یاخود دەیکاتە شێرپەنجە هیچ علاقەش پێدانە نەدەکاتە نەزۆکی نەدەکاتە شێرپەنجە وەکو گوتمان لێزەر تەنها یەک هەدەفی هەیە ئەویش ڕەگی مووە. ئەمە دکتۆرە وەکو نا لە ناو کۆمەلگا کە گوێمان لە لێزەر دەبیتن ینی بە ڕاستەخۆ بیر و ڕایەکان لە بۆ ئەو لایەنەوە دەڕواتن کە دەبێتەوە کاری دروستبوونی خانەی زیادە و خانەی سەرەتانی و خانەی شێرپەنجە ینی ئەوە هیچ دەبێتە هۆکارێک با بڵێن ئەگەر هۆکارێکی کاریگەریی زۆر کەمیش هەبیتن هیچ دەبێتە هۆکارێکی وە لەسەر دروستبوونی شێرپەنجە خێر هیچ تەسیر نیە لەسەر گۆڕانکاری خانە بواتە بە هیچ زۆرێک نابێتە هۆی هۆکاری شێرپەنجە. دکتۆرە بەکردداری بینە سەر ئەوە کە هەڵبژاردننی ئەو پارامیتەرەکە با بڵێن توانای وزەی لێسەرەکە لەسەر چ بنەمایەک دیار دەکرێت لەسەر نەخۆشەکە ئایا هەموو زۆرە موویەک وەکویەکە هەموو زۆرە پێستێک وەکویەکە؟ بەێ دکتۆر ئەو بنەمایانەی کە ئەمە لێزەر اعتماد دەکەینە سەری دووشتا ڕەنگی پێست لەگەڵ ڕەنگی مۆ ئەمە ڕەنگی پێست بەپێی دابشکردنی کلاسیفیکیشنی فیتسپاتریکەوە 6 زۆر ڕەنگی پێستمان هەیە یەکە تا 6 ئەو اعتماد دەکەینە سەرەوەی یەک لە پارامترەکانمە اعتماد دەکاتە سەرەوەی دووەمیان ڕەنگی مووە ئایا مووەکە خەفیفە یا تۆخە وەکو گوتمانەمە دوو پارامترمان هەیە لە زۆربەی جیازەکان ئەلێکساندرای لەسەرەوەی دەڕۆن یەکەمیان فلوێنسە پاوەر واتە تاقی لێزەرەکەمان دووەمیان هەڵز دوورێشن واتە کاتی مانەوەی تاقەکە لە ناو پێستدا ئەو دووە احتمال دەکەینە سەر لە کەسەکەەوە لە بۆ کەسێک دەگۆڕێ زۆر چاکە ینی توانین بڵێن بەپی هەڵبژاردننی لە یەکە تا 6 لە زۆری پێستەکە دەتوانێت ئەو پارامترەکە نظامی ئەلێکساندرایت کە زۆربەی ئێستا هەیە لە هەولێر نظامی ئەلێکساندرایتە لە بۆ هەر 6 ڕەنگ بەکاردێن ینی شتێکی گشتیە بەڵێ شتێکی گشتیە لە بۆ هەمووان بەڵام ئەندیاک لە چارەوە یعنی لە بۆ کەسانێک کە زۆر ئەسمەرن بگرە هەتا ئەوە پێست ڕەشەکان ینی ئەندیاک لە بۆ ئەوەندە بەکاردێ بەڵام ئەلێکساندرایت لە بۆ هەموو جۆرە پێستێک بەکاردێن و لە هەموو جۆرە مووە کە تا لە بۆ مووی خەفیفیش. دکتۆرە باسی هەموو کێشە و گرفت و سوود و زیانی لێزەرمان کرد دەمەوێتن باس لەوە بکەین کە
ئامۆژگاری و ڕێنمایی هەم پێش لێزەرکردن و هەمیش دوای لێزەرکردن پێویستە نەخۆش بکاتن لە بۆ ئامادەکاری و لە دوایش و خۆپارێزی. بەێ وەکو ئامادەکاری ڕێنمایەکانی پێش لێزەر دەبێت نەخۆش ئەو ڕۆژ یاخود یەک دوو ڕۆژ پێش وەختە مووەکان کورتکاتەوە لە ڕێگەی مووسەوە. کوتمان نابێ هیچ شی لە شەمە ئامێر بەکاربێ بە هەر شتێک نابێ ڕەگی و دەربێتن یاخود سکراب یاخود لیفە شتێکی وا بەکاربێت کە پێستەکەی ڕوشاند بێ. بە نسبەت ڕێنمایەکانی دوای لێزەر نابێ ئەو شوێنە بشۆردرێت تا 4 ساعت. دەبێت کرێمی دوای لێزەر و کرێمی چاکردنەوە پێست بەکاربێ لەگەڵی شی دیژە ڕۆژ بەکاربێ و خۆنەدانە بە ئەو کرێماوەکو بڵێ بە شێداری دەهێڵێتەوە یان بەێ ئەو کرێمە چەند ڤیتامینە کوچەند شێدارکەرەوە هەم هەڵدەستەیە سووربوونەوە کە ناهێڵێ پێستەکە هانی پێستەکەدا بۆ چابوونەوە. زۆر باشە باسمان کرد وەکو خۆ ئامادەکردن بەس بەکارهێنانی مووس و لە دواییش خۆپارێزی پێویست دەکاتن هەم نەشورێ و هەمیشورێ و خۆی نەداتە بە ڕۆژ شێدارکەرەوە بەکاربێت. دکتۆر زۆر سپاس دەکەین بە هیوای ئەوەی و زانیارە هەمووی لە شوێنی خۆی بێتن و خەڵک پێش لێزەرکردن بزانی کە چ بکاتن سوودی زیاتر لێوەگرێتن وەرە دوای وەژ وەک خۆپارێزی باسی هەموو خاڵەکانمان کرد. زۆر سوپاس دەستەکانت خۆش بە هیوای سوودی ئینشاڵڵا لە بۆ بینەران. بینەران بەو شێوەیە دێنە کۆتایی پرۆگرامی ئەم جارەمان بە هیوای ئەوەی هەموو لە یەک ساغ و تەندروست بن. بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.